پرۆژه یاسای ساڵی 2021 ئەمە پلانمان وا بوو لە ساڵی 21 بینێرین ئەوە لە مانجی چاری 2021ەوە دانم برێم ئامادەکاری تەواو کرابوو پرۆژەکە مسودەکەی حاضر بوو بەڵام خۆتان دەزانن لەبەر نەهاتنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوە تاخیر بوو خۆتان ئاگادارن بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکمان توانیمان ئەو بەشەیە کە بە سلفەدێ ماگانە 200 میلیارەکەیە لەبەر نەمانتوانی لەبەوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەشە ئەساسیەکەی کە لە بەغدا دەهات وەکو پێویست نەهات نەمانتوانی یاسای بودجەی هەرێمی کوردستان بنێنە پەرلەمان بەڵام یاساکە حازرە و هیوادارم ئەو یاسایە بتوانی لە ساڵی 2022 سوودی لێوەگری نەخێر هیچ مەترسی نییە و ئەمە ئەوەی کە ئەو بەشە بودجەی کە دێ 200 میلیارە وچی باسم کردەوە وەکو سلفە وایە بەشە بودجەی حکومەتی هەرێمی کوردستان لە یاسای بودجەی اتحادی زۆر زیاترەوە بەڵام ئەو 200 میلیارە وەکو سلفە دێتن و بەردەوام دەبێت تا کۆتایی ساڵی 2021 کە سیوێکی 2021 کە پێ دەرێن سەنەی مالی کە پشتی هەرێم هەندێک یەکلاکردنەوەی دەوێتن لە بینی ڕقابەی مالی هەردوولا و ئێستا بەڕاستی تیمەکانی ما هەموو ئەوانەی کە لەسەر التزاماتی حکومەتی هەرێمی کوردستان هەمومان جێبەجێ کردیە بەڵام ئەوەی کە هەیە خۆتان دەزانن بەس بە سلفە لۆمان دێت تا ئێستا و لەبەوەی بەرەو خۆتان باستان کرد بەرەو هەڵبژاردن دەچین ئەمە لەوانەیە پێش هەڵبژاردن یان پاش هەڵبژاردن دیسان سەردانی بەغدا بکەینەوە زیاتر لە یاسای بودجەی 2021 و خۆشمان ئامادە بکەین لە بۆ یاسای 2022 و بیجارێک کە تووشی ئەو کێشانە نەبین کە لە 2021 تووشی بوو.